بقصز ووزن لبنا هیچم لێت ناوێ بەس بڕۆ. سڵاو لێ بێ لە سلێمانی و بینم بۆچی هاتوویتەوە؟ سلەیمانی شوێنێکم بەڕاستی خۆشم دەوێت. سلەیمانی هەموو کات کە دێمەوە کوردستان حتما سەرێک لە سلەیمانی دەدەم. ئەو ڕۆژ بۆ ئەم فیلمە کە زۆر فیلمێکی جوان بوو هاتین دیتمان و هاتین سەرێک لە ئەم فیلم و لە کۆری فیلمی و لە سینەما بدەین بزانین وازەی سینەمای وڵاتەکەمان چۆنە. باواز لە سینەما بێنین باسی گۆرانی کەین چی تاسەوە دەستەوەیە؟ دەزانی وەک گۆرانی ئێمە هەمیشە بەردەوامیش دەکەین وەک گۆرانی، وەری بەڵام بۆ بڵاوکردنەوە جارێک ڕاوەستاوم هێندە بارودۆخەکەی خەڵک باشتر بێت، وەزی خەڵک باشتر بێت، دڵیان خۆشتر بێت و لەو کاتەدا حتمەن دوایی کارمان بەدەستەوەی بڵاوی دەکەینەوە. کارەکان سینگڵ تراکەن یا لە ئەلبومایە؟ هەردوو لەگەڵ بنجامینیشمان کردووە، هەندێکیش ئلکترۆنیکمان کردووە لە کانەدا و هەندێکیش سینگل یەک دوو تراکیش سینگلم کردووە. باسی بنجامینێکە چۆن ئەوە لەگەڵانیە؟ من زووتر هاتمەوە هێندێک ئیش من بیکەم تا هێندێک کاری ترم هەیە. دەمان هەوێ ڤیدیۆ کلیپ بکەین لە کوردستان، بۆ یەکەم جار دەمان هەوێ لە کوردستان ڤیدیۆ کلیپ بکەین. پێشتر نەتان کردووە؟ نۆ پێشتر لە کوردستان هیچ ڤیدیۆ کلیپێکمان نەکردووە، بەڵام لەگەڵ یەک دوو گروپ قسەمان کردووە بە زوویی دەمانەوێت لە کوردستان دەست بە یەک دوو کار بکەینەوە. ژەوڵین شوێنێکە کە من باسی دەکەم. لەکوێ بێ لە شارێکە بێ؟ ئەوەیدی با ببێ هەندێک سێکرێتیش بێ هەر لە کوردستانە، هەر لە کوردستان. جلی کوردی و ستایلە گۆڕن یاخود هەر لە سایلی خۆتانە بن؟ بزانین چی دەبێت بەراو بەسەر سناریۆکە کە دەینووسم سناریۆکەم نووسیوە، ینی بەڵام هەندێک دەمەوێت بیگۆڕم چون قەرار بووە و ڤیدیۆ کلیپە لە وڵاتانی تر بگرم، بەڵام لە نهایەتەوە لەگەڵ بنجامین مابینە کوردستان. باشە هەوڵە نایەوە کە ستایلی گۆرانیەکان بگۆڕی بە ستایلێکی شەرقی؟ ئێمە هەر مەقاماتێکی شەرقی ئێمە هەر بەڕاستی شەرقی ئیش دەکەین، ینی ئەو ئەگەر بیسمنتی ئیشی ئێمە شەرقیە، بەڵام هێندێک من بەخاتری ئەو من و بنجامین لە موسیقیدا وەک زۆرتر غەربیمان جۆلێ بووە و دەمان هەبێ موسیقی کولتوری خۆمان لەگەڵ موسیقی وڵاتانی تر تێکەڵ بکەین کە بتوانین بەڕاستی شتێکی تازە بدەین، چون ئەوانەی تر هەن زۆر ئەویشە دەکەن موسیقی سالی شەرقی دەکەین، تورکی دەکەین، زۆرتر بەڕاستی ئەلان موسیقیەکەی ئێمە بەرەو تورک لە هەولێر زۆرتر بەرەو تورک و بەرەو ئەو لێرە بەرەو ئێران و بەرەو وڵاتانی تر دەڕات. بەڕاستی ئێمە دەوان هەوێ هێندە ئینتەرناشنال ئیش بکەین و لە بێدایەتیشەوە ئێمە بووین کە موسیقی کوردیمان بە ئینتەرناشنال هێنانێ و وڵاتەوە. لە پێش ئێمە کەس ئەو ویشەی نەکردبوو و ئەو افتخارەمان هەیە کە یەک پلە موسیقی کوردیمان بردە پێش و لە پێشتر لە ئێمە ئەو ئیشانەی ئێمە کردبوومان کەس نەیکردبوو و ئەلانیش زۆر ئیشی تازەمان کردووە کە دەمان هەوێ بەردەوام ئیتر بین لە کوردستان بمێنینەوە لە کوردستان و دەمانەوێت بە ئومیدی ئەوەی کە بتوانین چەند کارێکی جوان بکەین ئینشاءڵڵا ئەگەر خودابی هەوێ دەمانەوێ هەر بین لە کوردستان بمێنینەوە. ئەو جارە بڕیارم داوە کە بێم لە کوردستان نەبەز بمێنمەوە لە کوردستان بمرم. واتە ناتێ بگەڕێتەوە دەرەوە تۆ لێرە بژیت؟ بەڵێ تەواو دەشتیوەنێنی ئینشاءڵڵا بڕیارمان داوە بێنە کوردستان وڵاتەکەی خۆمە. زۆر وڵاتی دنیام دی بەڵام بە دڵم لێرە مام، هەر لێرەم، ینی هەر ڕۆحم لێرە بوو و تەمەیز بگەڕێمەوە ئێرە و زۆر شتم وەلانە کە بتوانم بگەڕێمەوە بە کوردستان. کۆتا پرسیارم ئەو ونەرمەندانی کە هەیە لە ناو ونەری کوردیا کارەکەن بەتایبەت لە گەنجەکانە وەجیب کامیانی جۆ لە چێ کامیان ئەگری؟ بەڕاستی زۆر کەسن من جۆیان لێ دەگرم، تایبەتم نییە، بەڵام زۆر لە ئەو جیلی نۆ کەسانێکی کە هاتوون بەڕاستی هێندێکیان زۆر پێرفشنالن لە لەحاظی موسیقی، لە لەحاظی شێعر، لە لەحاظی ئستایلەوە بەڕاستی شتێکی جیاواز خەریکن بە کولتورەکە بدەن و ئەو شتێکە کە من ساڵیانێکی زۆر من هاوارم دەکرد کە ئەوە بکەین، دەبێت بەرەو پێشەوە بڕۆین لە کلاسیکدا لە ئەلکترۆنیکدا، ئێمە دەبێت بەرەو پێشەوەی ڕاوەستاوین، موسیقی ئێمە ڕاوەستاوە بەڕاستی
تەواوی وڵاتانی پێش دەڕۆن ئەلکترۆنیک جاز بلوز کانتری هەموو شتێک دەکەن بەڵام ئێمە ڕاوەستاوین دەبێ ئەو ترسە لادەین چون دەترسن گۆرانی بێژەکان دەترسن ئیشینەوە بکەن کە فەنەکانیان لەدەست بدەن بەڵام فەن شتی تازەی دەبێ و ئەم جارە ئینشاءالله دەستمان پێ کردووە لەگەڵ هێندێک کەسانی وڵاتی خۆمان لەوە پێش من لە دەرەوە ئیشم دەکرد لەگەڵ کەسانی وڵاتانی تر بەڵام لەگەڵ جیلی نۆ دەستمان پێ کردووە کە لەگەڵ ئەوان کاری دەست